ڕێتان لێبێ فێرخوازانی خۆشەویست ئەم کاتتان باش لەوانەی دووەمی دەواازەیەک بۆ کیمیای پۆلی 12 وانەی یەکەم و دووەم زۆر گرینگە کە هەر لە بیدایەتی کیمیای پۆلی 12 ئیشت بێ دەبێت دین باس لە ئەو جارەی باس لە خوێ دەکەین خوێەکان ئەگەر پێناسێکی بکەین دەڵێن ئەو ئاوێتە ئایۆنیانن کە لە کەتایۆنی تفت و ئانایۆنی ترش پێک دێن باشە مەبەستمان پێ لە چییە بۆ نمونە ئێستا K2SO3 با لێرە نمونێکی بێنمەوە لەسەر بۆ نمونە خوێیەکمان هەبێت بۆ نمونە NaCl بابزانین ئەوە چۆن دروست بە ئێستا ئەوە خوێ وایە کە ئەتوو لە کیمیای دەڵی خوێ ئاگادار بە هەر ئەو خوێ نییە خوێ چێشت NaCl هەر ئێستا باز دەکەین بەس دەگوتری خوێ ئێستا پێناسەکە بەس پێناسەکەی دەڵێ ئەو خوێ بزانین لە چه هاتووە لە NaOH زائدەن ئەو CLشی لە چه هاتووە لە HCl هەر کاتێک ترش و تفت کار لێ بکەن چ دروست دەبێ خوێ و ئاو دروست دەبێ ئێستا تەماشاکە NaCl CLەکەی ئەنایۆنەکەیە طبعا سالب پێ دەوترێت ئەنایۆن مزە پێ دەوترێت کەتایۆن ئێستا ئەو خوێ کەتایۆنەکەی لە چه هاتووە کەتایۆنەکەی لە تفتیەوە هاتووە ئەدی سالبەکەی ئەنایۆنەکەی لە چه هاتووە ئەنایۆنەکەی لە ترشی هاتووە تەواوە کەوابێ خوێ ئاوێتەیەکی ئایۆنیە لە ئەنایۆنی ترش یعنی ئەنایۆنەکەی لە ترشی هاتووە و کەتایۆنی تفت کەتایۆنەکەشی لە تفتی هاتووە ئەوە وەکو پێناسە بۆ نمونە لێرەش وەکو کار لێکردن ئەوە سالب و ئەو موجب عفوا OH ئەو موجبە OH سالبە Na موجب لەگە سالبی یەک دەگری موجب لەگە سالبی یەک دەگری NaCl H و OHەکەش دەبێتە H2O باشە ئەوە پێناسەی خوێ جا لە کیمیایدا ئەوەی کە ئێمە ئیشمان پێیە نەک بەگشتی ئەوەی کە ئێمە ئیشمان پێیە خوێ چۆن دەناسمەوە بەوەی دەناسمەوە کە لە موجب و سالب پێکاتوە هەر کاتێکی شێوگێکم دی لە موجب و سالب پێکات بەڵام بەو مەرجەی ترش نەبوو تفت نەبوو ئۆکسید و پیرۆکسید نەبوو ئەو خوێیە خوێی چۆن دەناسمەوە دووبارە دەکەمەوە هەر کاتێک شێوگێکم دی لە موجب و سالب پێکات بوو بەو مەرجەی تفت نەبوو ترش نەبوو ئۆکسید و پیرۆکسید نەبوو ئەو خوێیە ئێستا بۆ نمونە KBr خوێیە لەبەرەوەی لە موجب و لە سالبی پێکاتوە NaCl خوێیە لەبەرەوەی لە موجب و لە سالبی پێکاتوە NH4/3PO4 ئەوەش فۆسفاتی ئەلەمنیۆم ئەوەش خوێیە بۆ لەبەرەوەی لە موجب و لە سالبی پێکاتوە KCl ئەویش هەر خوێیە لەبەرەوەی لە موجب و لە سالبی پێکاتوە نەترشە نەتفتە نە ئۆکسیدە نە پیرۆکسیدە BaSO3 خوێیە بۆ لەبەرەوەی لە موجب و لە سالبی پێکاتوە نەترشە نەتفتە نە ئۆکسیدە نە پیرۆکسیدە KNO3 کەیەکەم موجبە NO3 سالبە وایە کابێ لەو کەتایۆن و ئەنایۆن پێکاتوە کابێ ئەوە چییە ئەوە خوێیە نیتراتی پۆتاسیۆم ئەوە KBr ئەوە موجبە ئەوە سالبە وایە مامەساوادە موجب و سالبە ئەگەر ترش نەبوو تفت نەبوو ئۆکسید و پیرۆکسید نەبوو خوێ کابێ خوێ تەواو یعنی خوێی ئاوا دەناسیەوە باشە ئێستا وەکە بیگەڕێنەوە کەیەکە لە تفتی هاتووە لە KOH Hەکەش لە HBrەوە هاتووە لە ترشی بەس ئەوە پێویست ناکە کە یعنی دوای بە تەفاسیل دەقین بەس لێرە جارێ بزانە بە شێوەیەکی گشتی تفتەکان ئاوێتەی ئایۆنین کە لە کەتایۆنی تفت و ئەنایۆنی ترش پێک دێن چۆن دەیناسمەوە بەوەی دەناسمەوە لە موجب و سالبی پێکات بێ بەو مەرجەی ترش نەبێت تفت نەبێت ئۆکسید و پیرۆکسید نەبێت زۆر باشە بابین دەرسی زۆر مهم ئەوە سیستەمی پێشگرە دواتر دەیخوێنین ئەو دەرسی زۆر مهمی ئەوڕۆ چیە ترش و تفتە زۆر مهمە ترش و تفتەکان بزانی شێوگیان دروستکەی
لەگەڵچی لەگەڵ ئەوەی کە هێزەکانیان ئێمە بیداەتی ئەوەی بزانە ترش دوو جۆرە ترشی دوانی لەگەڵ ترشی ئۆکسسیجینی یاخود سیانی تەماشاکە ترشی دوانی چۆن دەیناسمەوە لە دوو تخم پێک دێ هایدرۆجین زائیدەن تخمێکی کارۆسالبێتی بەرز تەواو پێکهاتەکەی چیە هایدرۆجین زائیدەن تخمێکی کارۆسالبێتی بەرز ناونانی قانونی ناونانی دەڵێ ترشی هایدرۆ ناوی ناکانزاکەی یەکی پێوە دەخەی باشە ئەوانە ترشی دوانی تەماشاکە HF ترشی دوانیە کەوابێت چۆن ناویدەن چۆنم زای ترشی دوانیە هایدرۆجین و توخمێک زۆر باشە چۆن ناوی لێ بنێم دەڵم مامۆستا ترشی هایدرۆ ناوی ناکانزاکەی کەوابێت دەڵم ترشی هایدرۆ ترشی هایدرۆ F چی پێ دەگوترێت فلۆر بەڵام چی پێوە دەخەم یەک ترشی هایدرۆ فلۆریک HCl ئاگادار بە ترشی دوانیە لەبەرەوەی هایدرۆجین و توخمێک بە زۆری هایدرۆجین و کۆمەڵی حەفدەن باشە کابێ دەڵم ترشی هایدرۆ کلۆریک ترشی هایدرۆ کلۆریک وازعە ترشی هایدرۆ کلۆریک HPR ترشی دوانیە هایدرۆجین و توخمێکەیە کابێ دەڵم ترشی هایدرۆ برۆمیک ترشی هایدرۆ برومیک باشە HI ترشی هایدرۆ ئایچە یۆد یۆدە وایە دەڵم ترشی هایدرۆ یۆدیک ئەوە ناینووسم یان بابینووسم ترشی ئاگادار بە وشەی هایدرۆت لەبیر نەچی هایدرۆ یۆدیک چکە ئەگە هایدرۆکەی نەنووسی دەبێت ترشی ئۆکسجینی ترشی یۆدیک H2S گوتم بە زۆری کۆمەڵی هەفتەیە بەڵام ئەو دوو توخمەشمانەیە H2S ئەوە گۆگرددا وایە کا بەدەڵم ترشی هایدرۆ گۆگردیک ترشی هایدرۆ گۆگردیک هایدرۆی پێوێ ئاگادار بە هایدرۆت لەبیر نەچی مامۆستا ئەو دووە چێ لێرەیە بۆ ئەوانە ئەو دویان لەگەڵنی ئەو ئاوایە تەماشاکە ئەو ئاوا هاتووە ئێچەکە موزەبیەکە ئێسەکە سالب دوویە دوولاو دنیوان دەبێتە H2S بەس ئەوانە ئێچەکە موجەبیەکە بیەکەش ئێستا ئەوە ئێچەکە موجەبیەکە بی ئاڕەکەش سالبیەکە بۆیە ناینووسینەوە ئەوەشیان HCN ئەوە نیمچە دوانیە ئاگادار بە دوانی نییە و سیانیش نییە نیمچە دوانیە باشە CN پێی دەگوترێت CNی سالب پێی دەگوترێت سیانی دوایە وادەم H پێوێ دەڵم ترشی هایدرۆ سیانیک ترشی هایدرۆ سیانیک ترشی هایدرۆ سیانیک تەواو کەوابێ ترشی دوانی بەوەی دەناسمەوە ئێستا بۆ منە دەڵێ شێوگی ئەوەم بۆ بنووسە ترشی هایدرۆ برومیک مامۆستا وادەم وشەی هایدرۆی پێوەیە ئەوە ترشی دوانیە کەوابێ هایدرۆجینی دەنووسم دەڵێت چی هایدرۆ برومیک بی ئاڕەکەی دەنووسم تەواو بەو شێوازەی بە چ دەیناسمەوە بە زۆری کۆمەڵی حەفدەن جگە لەو دوانە نەبێ وشەی چی پێوەیە هایدرۆ باشە ئەوە ترشی دوانی ئەگەر بیپۆلێنین لە ڕووی بەهێزی و لاوازیەوە جەماعەت زۆر مهمە لە ڕووی بەهێزی و لاوازیەوە تەماشاکە 6 دانەنین سێیان بەهێزن و سێیان لاوازن کۆمەڵەی حەفدە فلۆری لێ دەرکە فلۆر لاوازە ئەوەکانی کە هەمویان بەهێزە ترشێکی بەهێزە بەس فلۆرەکە لاوازە ئەو دوانش لاوازن کابێت ترشی دوانی ئەوەی کە کۆمەڵی حەفدەی لەگەڵە فلۆری لێ دەرکە HBR و HCl و HI بەهێزن HF و HCN و H2S لاوازن زۆر مهمە بزانی هێزی ترشەکەی کابێت لە ترشی دوانی پۆلێنەکەی بابین پۆلێنی ترشەکەی ئەو لێرە
ترشە بەهێزەکان لە ترشە دوانیەکان ئەو سێیان بەهێزن HCl و HI و HBr و ترشە دوانیەکان HF و H2S و ACN یان لاوازن ئەوە کە دوای دێین دەیخوێنین زۆر باشە ئەوە ترشی دوانی کابێ مامەسا ترشی دوانی بەوەی ناسیەوە هایدرۆجین لەگەڵ تخمێکی کارۆسالبێتی بەرزە ئەوە ترشی دوانی ناونانێکەشی دەڵم ترشی هایدرۆ ناوی تخمەکەی چ بوو یەکی پێوە دەخەم HF ترشی هایدرۆ فلۆریک HBr ترشی هایدرۆ بڕۆمیک HI ترشی هایدرۆ یۆدیک بۆ نمونە H2S ترشی هایدرۆ گۆگردیک ئەوە بەو شێوازەی دووەمین گوتمان دوو جۆر ترشەیە ترشی دوانی لەگەڵ ترشی ئۆکسجینی یان سیانیشی پێدەگوترێت ترشی سیانی پێکاتەکەی چیە بۆ پێدەگوترێت سیانی لە سێشتی پێک دێت لە هایدرۆجینی تخمێک لەگەڵ ئۆکسجین بۆ نمونە HBrO بۆ نمونە HBrO4 پێکاتەکەی لە چ دروست دەبێت لە هایدرۆجین و تخمێک لەگەڵ ئۆکسجین تەواوە ناوەکەی ناوی چۆنە دەڵێم ترشی ناوی ناکانزاکەی دەڵێم یان ناوی تخمەکەی دەڵێم یا پاشگیری یەک وەردەگری یان پاشگیری ئۆس باشە ئەگەر ئایۆنی فرەگەردیلەکە کۆتایی بە ئات هات بوو بۆ نمونە SO4 سالب 2 ئەو پێی دەگوترێتی گۆ گردات ئەوە ئێچی وەردەگریت و دەبێ بەترش ئاتەکە دەگۆڕین بۆچی دەیگۆڕین بۆ یەک ئێستا ئەوە دەبێتە H2SO4 دەڵێم ترشی وشەی ترشی ناوی توخمەکە ئەگە ئات بوو دەیکەم بە یەک ترشی گۆگردیک ئەوە یەک بەڵام ئەگە ئایۆنە فرەگەردیلەکە پاشگیری یەتی پێوە بوو ئەوە ئێچی وەردەگری و یەکەکە دەگۆڕێ بۆچی دەگۆڕێ بۆ ئۆس بۆ نمونە هەر ئەو نمونەیە SO3 سالب 2 ئەوە چیە ئەوە گۆگردۆزە ئێستا پێت دەڵم چۆن دروست دەبێت و بەس نمونەی ئێستا پێت دەڵم دەبێتە H2SO3 ئەوە پێی دەگوترێت ترشی تەماشاکە گۆگردۆز ئۆزی پێوەیە ئۆزی دەکەین بە عەفوەن ئەوە بەهەڵە ئەوە گۆگردیت وادەم یەتی پێوە دەگەێڕین بۆ ئۆس دەبێتە ترشی گۆگردۆز باشە ئاگادار بە گۆگردات کردم بە یەک ترشی گۆگردیت کردم بە ترشی گۆگردۆز ئێستا دێم ئەوە بە جوانی دەیخوێنین بۆ گوتم ئاوێنی فرەگەردیلە زۆر مهمە ئاوێنی فرەگەردیلەت لەبەر بێ لەبەر ئەوەی ئەگەر ئاوێنی فرەگەردیلەت لەبەر بێ ڕاستەوخۆ ترشیشت لەبەرە ئێستا بابێ تەماشاکە با ئەوانە ئاوێنی فرەگەردیلە بۆ نمونە BrO4 مان هەیە BrO3 مان هەیە BrO2 مان هەیە BrO مان هەیە بارگەکان سالب یەکە وایە ئەگەر ئەوانە ناویان چییە ئەوە ناوی ئەوە لێرەوە ئەو پێی دەگوترێ بڕۆمات لەبەرەوەی بڕۆم گروپی ئەیە بەسەی ئاتی وەردەگری BrO2 پێی دەگوترێ بڕۆمیت یەک دەڵێم ژێر یان پێ دەڵێم هایپۆ بڕۆمیت ئەدی ئەوە پێی دەڵێم ژوور یاخود پێر بڕۆمات ئەوە ئایۆنی فرەگەردیلەیە تەماشاکە کە ئەتۆ ئایۆنی فرەگەردیلت لەبەر بوو پێویست ناکات ترشی لەبەر بکەیت لەبەرەوەی ترشەکە لەویەوە دروست دەبێت چۆن بزانە چۆن دروست دەبێت ئێستا چەند سالبی لەسەرە ئەوەندە ئێچانی بوزەر چەند سالبی لەسەرە یەک کابێ دەڵێم HBrO4 باشە ئەوە چەند سالبی لەسەرە یەک کابێ دەڵێم HBrO3 ئەوە چەند سالبی لەسەرە یەک کابێ دەڵێم HBrO4
O2 BRO ئەوە ترشی سیانیە هایدروژین توخمێک ئۆکسجین ئێستا وەرە ناوی لێ بنێ تەماشاکە ناونانی چەند ئاسانە ئەگەر ئەتوو ئایۆنە فرەگەردیلەکەت لەبەر بێ وادەم ئێچت خستۆتە سەرێ بارگەی لەسەر نەماوە دەڵێم ترشی ژوور یان پێر بڕۆمات نییە وادەم ئاتی پێوەیە ئاتی دەکەم بە چی؟ ئاتی دەکەم بە ییک ترشی ژوور یان پێر بڕۆمیک چەند ئاسانە ئەوە بڕۆماتە وایە لەبەرەوەی سالبەکەی لەسەر نەماوە ئێچت بۆ زیادکردن بۆ بە ترش دەڵێ ترشی چەند ئاسانە بەس فرەگەردیلەکەت لەبەر بێ بڕۆمات نییە دەڵێم ترشی بڕۆمیک یعنی ئات بوو بیگۆڕە بۆ ییک ییت بوو دەیگۆڕم بۆ ئۆس ترشی بڕۆمیک بڕۆمیت تەماشاکە وادەم ئێچەکەت بۆ زیاد کرد سالبەکەی نەما دەڵێم ترشی ئەوە ییتە دەیگۆڕم بۆ چی؟ ئۆس ترشی بڕۆمۆس ئەدی ئەوە HBRO تەماشا ژێر دەڵێم ترشی ژێر یان هایپۆ فەرقی نییە ترشی ژێر یان هایپۆ بڕۆمیت نییە هیتەکەی دەکەم بەوەس بڕۆمۆس تەواوە یعنی ئەتوو ئەگەر ئایۆنی فرەگەردیت لەبەر بوو چەند سالبی لەسەر بوو ئەوەندە ئێشانەی بۆ زیادکە و ناوەکەی وە خۆی بنووسە بەس ئەگەر ئاتی پێوە بوو بیکە بە ییک ئەگەر ییتی پێوە بوو بیکە بە ئۆس نمونەیکە مامەسا باش تێنەگەیشتوم نمونەیکە بۆ نمونە SO4 SO3 باشە سالب دوو ئەو پێی دەگوترێت چی؟ ئەو پێی دەگوترێت گۆگردات وایە ئەو پێی دەگوترێت گۆگر دیت مامسا گوتوتە بیکە چەند سالبی لەسەر بوو ئەوەندە ئێچەی بۆ زیاد کات چەند سالبی لەسەرە دوو کەوا دەبێتە H2SO4 ئەوە چەند سالبی لەسەرە دوو کەوا بێ H2SO3 تەواوە ئەوە کردت بە ترش گۆگرداتە دەڵێ ترشی تەبعەن دەبێ بڵێ ترشی ئاتی دەکەی بە یەک ترشی گۆگردیک ییتە دەکەی بە ئۆس دەڵێ ترشی گۆگردۆس چەند بە ئاسانی بۆ نمونە SO3 سالب دوویە ئەوە کاربۆناتە وایە کاربۆنات لەبەرەوەی کۆمەڵی ئەیە بەسەی ئاتی وەردەگری ئەگەر بیکەی بە ترش مامۆستا دوو سالبی لەسەر دوو ئێچانی بۆ زیاد دەکەم H2SO3 وادەم کردم بە ئێچم بۆ زیاد کرد دەبێتە ترشی کاربۆنات نییە ئاتەکەی بکە بە یەک کاربۆنیک نمونەیکە مامۆستا NO3 مان هەیە سالب یاڵا ئەوە نیتراتە وایە نیترات یەک سالبی لەسەر یەک ئێچی بۆ زیاد دەکەم HNO3 پێی دەگوترێت ترشی ئاتە دەیکەم بە یەک نیتریک تەواوە بەو شێوازەی یعنی بەو شێوازەی بەس وەرە ئێستا بۆ نمونە فۆسفات PO4 سالب 3 PO4 سالب 2 باشە یاڵا چۆن بیکەم بەترش سالب 3 لەسەر نییە 3 ئێچانی بۆ زیاد کرد H3PO4 ئەوە سالب 3 لەسەر سالب 3 ئاگادار بە سالب 3 لەسەر نییە 3 ئێچانی بۆ زیاد کە ئەوە 3 باشە H3PO3 باشە ئەوە 3 بەو شێوازەی یعنی فرەگەردیلەکە
چەند سال بینە سەر بۆ ئەوەندە ئێچەی بۆ زیاد دەکەی و دەبێت بەترش بابین لێرەش بە خشتێک بۆمان دروست کردوون تەماشاکە لێرە نمونەمان بە کلۆر ئێستا ClO3 پێی دیوترێت چی ژێریان هایپۆکلۆری پاشگیری دەکەی گۆڕە بۆز دەبێتە ترشی ژێریان هایپۆکلۆرس بەو شێوازەی ناوی دەنێت ئەی باشە ئەگەر شێوگەکەی دایی گوتی ئەوە ناوی چیە ئەو ترشە ناوی چی ئەگەر شێوگەکەی دایی بۆ نمونە دەڵێ ناوی ئەو ترشانە بنێ ناوی ئەو ترشانە بنێ H2SO4 H2SO3 HClO4 بۆ نمونە HClO3 تەماشاکە دەڵێ ناوی ئەو ترشانە بنێ چۆن ناوی دەنێم ئەمن پشت دەبەستم بە بەشی ئەنایۆنی ترشەکەی ئەوە چییە ئەوە SO4 گۆگرداتە وایە گۆگردات کابێ ناوی بنێ دەڵێم ترشی گۆگردات گۆگردیک ئاتەکەی دەکەم بەیک ئەوە چییە SO3 گۆگردیتە وایە گۆگردیت کابێ دەڵێم ترشی گۆگردۆس ئەگەر شێوگەکەی دامێ یاڵا HClO3 مامۆستا ئەوە پێی دەگوترێ ژوور یان پێر کلۆرات کابێ وادەم ئێستا ناوی بنێم دەڵێم ترشی ژوور یان پێر کلۆراتە ئاتەکە دەبێ بێ کلۆریک بەو شێوازەی ئەدی ئەوەیان مامۆستا ClO3 کلۆراتە کلۆرات کابێ دەڵێم چی دەڵێم ترشی کلۆراتە دەڵێم کلۆریک ئاتەکە دەبێ بێ یعنی پشت بە بەشی سالبەکەی ببەستە بیگەڕێنەوە دەبێت بە ترش باشە مامۆستا ئەوە خوێنمان طبعاً ئەوە ترشی ئارسینۆز و ترشی ئارسنیک و ترشی سیلینۆز و سیلینیک و فۆسفۆرۆز و فۆسفیک و چوزانم ترشی سرکە و ئەوانەی هەموو تێدایە دواتر بۆ خۆت لەسەر مەزەمەکەی دەتوانی بە جوانتر بیخوێنی باشە مامۆستا ئەتوو فێرت کردم گوتت ترشی دوانی 6 تخمن 6 ترشن کۆمەڵی 17 فلۆری لێ دەرکە بڕۆم و کلۆر و یۆد یعنی ترشی هایدرۆ بڕۆمیک و ترشی هایدرۆ کلۆریک و ترشی هایدرۆ یۆدیک بەهێزن ترشی هایدرۆ گۆگردیک و ترشی هایدرۆسیانیک لەگەڵ ترشی هایدرۆ فلۆریک ئەو سیانەش لاوازن ئەی باشە مامۆستا ترشی ئۆکسجینی ئەی مامۆستا ترشی ئۆکسجینی چۆن جیاکەمەوە بەهێزی و لاوازیان دوو حاڵەت هەیە یان ئەوە تا ئەمن لێرە بۆ نووسیوی ترشە بەهێزەکان ترشی ئۆکسجینی ترشە بەهێزەکان ئەوانن و ترشە لاوازەکان ئەوانن یان ئەوەیە پچی لە بەریکەی یان ڕێگایەکی زۆر ئاسانت پێ دەڵێم کە یعنی ئەو ڕێگایە بەس بۆیە ئەتوو یعنی ئەگەر لەبەرت کردووە پێویست بەو ڕێگای ناکە بەس هەر بیشی زانی باشە جاری وایە لەبیری دەستەوە مشەوەژبوونێکە یعنی بیرچوونەوەی ئینسان لەبیری دەستەوە بەو شێوازەی ترشی ئۆکسجینی بەو شێوازەی بڕیاری لەسەردا تەماشاکە با لێرە تەماشا بۆ بەهێزی و لاوازی ترشەکەی ئاوە بڕیاردا تەماشاکە ژمارەی ئۆکسجین لەگەڵ ژمارەی هایدروجین لێکیان دەردەکەی ئۆکسجین کەم ژمارەی هایدروجین ئەگەر 0 و 1 دەرچوو ترشەکە لاوازە ئەگەر 2 و 3 دەرچوو ترشەکە بەهێزە چۆن ئێستا مامۆستا SO4 دەڵێت ترشێکی لاوازە یان بەهێزە ئێمە مامۆستا SO4 چەند ئۆکسجینی هەیە 4 کەمی چەند هایدروجینی هەیە 2 4 کەم 2 ئێمە مامۆستا پێت گوتووم 0 و 1 دەرچی لاوازە 2 و 3 دەرچی بەهێزە 2 دەرچوو بەڵێ کەوابێ ترشی گۆگردیک ترشێکی بەهێزە تەواوە بۆ نمونە ئەوەیان ئەو نمونە چەند ئۆکسجینی هەیە 3 ناقص چەند هایدروجینی هەیە 2 1 دەکات کەوابێ 1 ترشی گۆگردۆس ترشێکی لاوازە
هاوەرە ئێستا ئەو هەموو ترشە لاوازەکانن بەسەر هەر هەموویدا تەطبیق دەبێت ئێستا ئەوانە بەهێزن یەڵا وەرە بزانە دەبێت هەر هەمووی دوو سێ دەرچی چۆن دەزانم ترشی کلۆریک بەهێزیان لاوازە ئەوە بەس بۆ ترشی ئۆکسجینی ها ئەوانە دەبێت لە بەردبێت دەڵێم ژمارەی ئۆکسجین سێ کەم ژمارەی هایدرۆجین یەک دەکاتە دوو کەوا بێت دوو کەوا بێت ترشی کلۆریک بەهێزیان لاوازە بەهێزە ترشی ژووریان پێر کلۆریک مامۆستا چوار ئۆکسجینی هەیە چوار کەم ژمارەی هایدرۆجین یەک چەند دەکات سێ کەوا بێ وادەم سێ بوو مامۆستا ترشێکی بەهێزە تەواو ئەها ترشە بەهێزەکە HNO3 مامۆستا سێ ئۆکسجینی هەیە ناقص یەک دوو دەکات کەوا بێ وادەم دوو دەرچۆ ترشی نیتریک ترشێکی بەهێزە بەو شێوازەی ئۆکسجین کەم هایدرۆجین سفر و یەک دەرچوو لاوازە دوو سێ دەرچوو بەهێزە هەمووی بەو شێوازەی تەطبیق دەبێت ئاها ترشی کڕۆمیک چوار ناقص دوو دوو دەکات کەوا بێت ترشی کڕۆمیک ترشێکی بەهێزە ڕێگایەکی ئاسانە بۆ ئەوەی ئەتوو پشت بە دەرخیاتی نەبەستی ئێخۆ ئەگەر حەزیش لێ دەرخیکەی ئەوە مانعیمان نییە وەرە ئەوانە هەموو ترشە لاوازەکانن لە ترشی دوانی ئەو سیانە لاوازن کە خوێندمان ئەمە بەس باس ترشی ئۆکسجینی دەکەین ئێستا یەڵا وەرە چەند ئۆکسجین تێ یەک ناقص چەند هایدرۆجین تێ یەک دەکاتە سفر کەوا بێت ترشی هایپۆکلۆریک ترشێکی لاوازە ترشی کاربۆنیک سێ ئۆکسجینی تەیە سێ کەم دوو هایدرۆجین یەک دەکات کەوا بێت ترشی کاربۆنیک ترشێکی لاوازە ترشی نیترۆز دوو ئۆکسجینی تەیە دوو کەم هایدرۆجین یەک دەکات کەوا بێت ترشی نیترۆز ترشێکی لاوازە بەو شێوازەی بڕگان لەسەر بەهێزی و لاوازی دەدەی ئۆکسجینی کەم هایدرۆجینی کەم دەردێت ئەگەریش بۆ خۆت لەبەرتا پێویست بەو یاسایی ناکە بەس هەر بیزانە جاری وایە ئینسانە لە بیری دەستەوە چکە گرینگە بەهێزی و لاوازی ترشەکان زۆ گرینگە و ئەوە دواتریش دەخوێنین هەر ترشێک COOH تێدا بوو ترشی لاوازە بۆ نمونە ترشی فۆرمیک HCOOH ترشی سرکیک COOH تێدا بێ بە ترشێکی لاواز دەژمێردێت ئەوە بەنسبەت ترشەکان بین بەنسبەت تفتەکان تفتەکانیش دوو جۆرن تەماشاکە بە ئەلێرە بە ئەلێرە بینوسم تفتەکان هەر کاتێکی ئێستا بە باس لە تفتەکان بکەین هەر کاتێک هایدرۆکسید OH سالب لەگەڵ کۆمەڵەی یعنی OH زائیدن کۆمەڵەی یەکەم یان کۆمەڵەی دووەم هات ئەوە تفتە باشە جا ئێستا پۆلینی دەکەین ئەوە باس لە بەهێزی و لاوازی کەشی دەکەم یان ڕاوەستە بازارە تفتت پێ بناسێنم اینجا باس بەهێزی و لاوازی دەکەم باشە بابیداتی پێ بناسێنم تخمەکانی کۆمەڵی یەکەم و دووەم بەیەکگرتنیان لەگەڵ OH تفتێکی بەهێز پێک دێنن یعنی تفتی چۆن دەناسیەوە تخمێک یەک تخم زائیدەن OH کراوە چۆن بۆ نمونە ئێستا ئەگەر نمونەی لەسەر تفتی بێنینەوە تفت تخمێک تخم زائدن OH ئەو بە شێوازی گشتی ئێستا باس لە شتی تریش دەکەین بۆ نمونە تەماشا کۆمەڵەی یەکەم لەگەڵ OH یەک بگری تفتی پێک دێنی کۆمەڵەی یەکەم بۆ نمونە ئەها LiOH بۆ نمونە NaOH RbOH بەو شێوازەی ئێستا وەرە ناوی لێ بنێ دەڵێم هایدرۆکسیدی لیثیۆم ئاگادار بە ناڵی تفتەهان وەکو ترشی دەتگوت ترشی نازانم بەس دەڵێ هایدرۆکسیدی لیثیۆم هایدرۆکسیدی سۆدیۆم تفت چی پێوەیە زۆربەی کات هایدرۆکسیدی پێوەیە هایدرۆکسیدی ڕۆبیدیۆم ئەوە کۆمەڵەی یەکەم کۆمەڵەی دووەم بۆ نمونە
OH by 2 تفتي بس دەناسیەوە بە OH CaOH by 2 ئێستا ئەوە ناوی لێ بنێ دەڵێم هایدرۆکسیدی مەگنیسیۆم هایدرۆکسیدی کالسیۆم هایدرۆکسیدی کالسیۆم یعنی تفتی چۆن دەناسمەوە OHی پێوەیە یان هایدرۆکسید لەگەڵ کانزایەکی هاتووە بەس مامۆستا ئەوە بۆ ئێرە بایتوویە یان مامۆستا ئەگە ناوی دامێت چۆن تفتی بنووسم ناوی تفتی بۆ نمونە دەڵێ شێوگی ئەمانە بنووسە دەڵێ هایدرۆکسیدی باریۆم شێوگی ئەوەم بۆ بنووسە دەڵێ ئەوە تفتە وایە باریۆم مامۆستا BA موجب دوویە هایدرۆکسید OH سالب یەکە باریۆم کۆمەڵی دووەمە کابێت دوولاو دنیوان دەبێتە BaOH by 2 وایە BaOH by 2 یان بۆ نمونە ئەو تفتە هایدرۆکسیدی ئەلەمنیۆم یاڵا مامۆستا ئەلەمنیۆم Al موجب سێیە هایدرۆکسید OH سالب یەکە دوولاو دنیوان دەبێتە AlOH by 3 تەواو بەو شێوازەی شێوگی دەنووسی بەڵام وەرە بۆ نمونە هایدرۆکسیدی سۆدیۆم مامۆستا سۆدیۆم Na سۆدیۆم Na موجب یەک هایدرۆکسید OH سالب یەک AOH ئەوە گە ناوی دای شێوک ئەگەر شێوگیشی دای ناو دەڵێ هایدرۆکسیدی باریۆم هایدرۆکسیدی ئەلەمنیۆم هایدرۆکسیدی سۆدیۆم ئەوە بەنسبەت شێوک دروستکردنەکەی ئەدی بەنسبەت بەهێزی و لاوازی تفتەکان هەر کاتێکی یەک توخم لەگەڵ OHی هات بوو ئەوە تفتە ئەوە هایدرۆکسیدە و تفتە تەماشاکە هەر کاتێک OH لەگەڵ کۆمەڵەی یەکەم و کۆمەڵەی دووەم هات بوو جگە لەو دووەی جگە لە BeOH by 2 MgOH by 2 جگە لەو دوانە هەر کاتێک کۆمەڵی یەکەم و دووەم لەگەڵ OHی هات بوو ئەوە دەڵێ تفتێکی بەهێزە ئێستا بۆ نمونە LiOH تفتێکی بەهێزە لەبەرەوەی کۆمەڵی یەکەم لەگەڵ OHی هاتووە بۆ نمونە NaOH دەڵێ تفتێکی بەهێزە چۆنم زانی مامۆستا گوتت مامۆستا OH لەگەڵ کۆمەڵی یەکەم و دووەم بێت جگە لە BeOH by 2 MgOH by 2 بەهێزە بۆ نمونە CaOH by 2 ئەو بۆ by 2 لەبەرەوەی CA کۆمەڵ موجب دوویە ئەوەشیان تفتێکی بەهێزە تەواو ئەوە تفتێکی بەهێزە یا بۆ نمونە هەر نمونەیەکە اینجا کە دەینووسی کۆمەڵی جا لێرەدا ئاگادار بە ئەو MgOH by 2 قسەی جیاوازی لەسەر بەهێزی و لاوازی تفتەکەی چکە هەر لە کتابیش لە پێداچنەوەی بەندی پرسیاری لەسەرەکەی یعنی وەکو تفتێکی بەهێز ڕەفتاری لەسەر کردووە بەس دڵنیا بە نایەتەوە یعنی بۆ نمونە شتێک نایەتەوە کە ڕای جیاواز و گومانی لەسەر بێ باشە کەوابێ مامۆستا هەر کاتێک OH لەگەڵ کۆمەڵی یەکەم و دووەم هات جگە لە BeOH by 2 MgOH by 2 تفتێکی بەهێزە بەڵێ بەهێزە ئاها ئەگەر هاتو OH لەگەڵ شتێک هات جگە لە کۆمەڵی یەکەم و دووەم بوو یعنی ئەو دووە نەبوو ئەوە لاوازە چۆن مامۆستا بۆ نمونە مامۆستا AlOH by 3 مامۆستا ئەوە لاوازە
بەڵێ ئەوە لاوازە بۆ مامەستا لەبەرەوەی OH لەگەڵ کۆمەڵی یەکەم و دووەم نەهاتووە تەواوە وازە ئەشتەکە یان CuOH بای 2 مامەستا ئەوە لاوازە بەڵێ لاوازە بۆ لەبەرەوەی OH لەگەڵ کۆمەڵی یەکەم و دووەم نییە لەگەڵ کۆمەڵی یەکەم و دووەمیش ئەو دوانش لاوازن تەواو و هەر کاتێک ئێستاوە تەماشا ئەوە شەرحم کرد لێرەیە تفتەکان ئەوە بۆی دەناسیەوە OH ئەوە ناوەکانیانە تفتی لاواز هەر کاتێک ئەوانێک کە ئێنیان تێدایە ئەوانە لاوازن ئەمۆنیای لەبەرکە ئەوکانی کە لەبەرشت نەبێت جارە پێویست ناکە بەس ئەمۆنیات لەبەر بێ ئێنێتری تفتێکی لاوازە ئەنیلین لاوازە لەبەرەوەی ئەها هەر کاتێک ئێنیان تێدا بوو یان NHیان تێدا بوو تفتێکی لاوازە ئێنی تێدایە لاوازە ئێنی تێدایە لاوازە ئێنی تێدایە لاوازە بەڵام ئەوانە ئێنیشیان تێدانیە لاوازن باسم کرد گوتم کۆمەڵی یەکەم و دووەم ئەو دوانەی لێ دەرکە ئەوەکانی کە بەهێزن تەواوە ئەوە بەنسبەت تفتی بەهێز و تفتی لاواز ئەدی تفتە بەهێزەکان کامانن تفتە بەهێزەکانیش لەوێ باسمان کردووە گوتمان کۆمەڵی یەکەم و دووەم تفتی بەهێزن ئەگەر لەگەڵ OH هاتن جگە لە MgOH بای 2 BOH بای 2 کەواتە پوختەی تفتی مامەستا تفتی چۆن دەناسمەوە توخمێک زایدەن OHە بە زۆری دەنا بۆ ئێنێتریمان هەیە بۆ تفتیشە OH تێدانە کەواتە هەر کاتێک OH لەگەڵ کۆمەڵی یەکەم و دووەم هات جگە لە MgOH بای 2 BOH بای 2 ئەوە تفتێکی بەهێزە ئەگەر هاتو OH لەگەڵ توخمێک هات کە لە کۆمەڵی یەکەم و دووەم نەبوو بۆ نمونە ALOH بای 2 ALOH بای 3 CuOH بای 2 ئەوانە تفتێکی لاوازن باشە و هەر ئاوێتێکمانتی ئێنی تێدا بوو ئەو بە تفتێکی لاواز حسێبە بۆ هیوای کە سووتان لێبینی بێ ئەوانەیەش دەرسێکی زۆر گرنگ بوو ئاگادار بە ئەوە تفتەکە بەس با ترشەکەشت بەسەری بۆ دووبارەکەمەوە ترش مامەستا دوو جۆرمان هەبوو دوانی و سیانی دوانیەکە بەهێزی و لاوازیەکەیان گوتت مامەستا کۆمەڵی حەفدە فلۆری لێ دەرکە بەهێزن یعنی HBr HCl HI بەهێزن بەڵام HF H2S HCN ترشی لاوازن ئەوە ترشی دوانی SCNش نیم سە دوانی و ترشی سیانیش مامەستا یان لەبەر یەکەم یان بەو شێوازەی ڕقەمی ئۆکسجینی کەمی هایدرۆجینی دەکەم ئەگەر 0.1 دەرچوو دەڵێم ترشەکە لاوازە ئەگەر 2-3 دەرچوو دەڵێم ترشەکە بەهێزە ئەوەش وانەی دووەم لە دەواازەیەک بوو کیمیای پۆلی 12 بەو هیوایی کە سوودی لێ ببینن هیوادارم ئینشاءالله ببێتە جێ ڕەزامەندی هەموو لایەک تاوانەیەکی تر بەخواتان دەسپێرین خواتان لەگەڵ